میدیا لا همون یک سلطان دیگه همه آریه ترکین لجنی نسلی گرمیان لا تدار مقام أنا يقول أحمد الأردو شكرا جزاء أمر ضرب جيل مش من كاكا صلاة داود الرحمة وسكت الصادي هذا الشيء يقول شيء صلاة داود الروح الشافي هذا دمك يا ولد إذا صوشي لجناب كان كم يوم بالناس يشونوا كسكان كامل هلا مهم يوم دنا الرسول اللي ويا نمي ميكروفون جهاز نمي كسر نمي شيب نمي كوه يواداني نمرت من مقام هر أول وشي استعملت يواداني لولا هلا إذا بني ربي والله وقت توانزة شاي ولا سر والله خوش بيستان ما بيكو عندي قريمية شاينين لقر رسمة هم خوش بيستان جاري يلا جهاز كان ليك والله زام ميكروفون كتير قريمية هذا هرمية واسا كمان زام تاركين يصير كرسي يوكر رقم سنة أواني أنا أوا سايبين البيت جهاز ببي ميكروفون ما مطلوب جنب
برای کاک بران ئەڵێ ئەو دەنگە ڕەسەنەی گەرمیان نەڕزێ کاک مەحموود ڕەشینامی ئەڵێ گیان دڵشە گیان کاکە سەرکەوت شەفقی گوڵی نردووە دەستان خۆش بێ هونەرمەند کاکە نورەی مەحموودی لە سەقزەوە سڵاو ڕێزی نردووە کاکە حەسەنی نەزەری هونەرمەندە دەستان خۆش بێ ماندوو نەبن ئەمان شەمال گوڵی نردووە بێگەر قادر کاکە نوری مەحموودی هونەرمەند زۆرن کۆمنتەکان ئەگەر هەمووی بۆ نەخوێنراوە کاکە وەلی نەجمەدین چاوی ماچەکەم سەرکەوت مام عەلیە لە هەر بژین شاخەوان منتیق ئەڵە سڵاو ڕێزم هەیە چاوی ماچەکەم خۆشەویستان ئەم دەنگە ئەوکو گوێتان لێ بوو ئیکۆکە خۆی لە پڕشی خۆیان بوویتر مارکەی نیە ئیکۆکە کاگارەم وان نەزانن گرنگیکی ئەڵمانیە ئەو جێتی قوربانی قورگێ بەم کاک مەحموودی ڕەشیدنامێ وەڵڵی بەڕاستی من ئەرەو ناڵێم بەداخەوە من وەکو خۆم وەکو کۆمەڵی هونەری میلی وەکو هونەرمەندان کە شتێکمانەی ناوی هونەرمەندانە هەموومان شەرمەزارین لە ئاستی سەڵاداودەیە من نەماتوانی هیچی بۆ بکەین کە لە ژیانە بوو ئێستاش نەماتوانی هیچ بۆ نەوەگانیشی بکەین خۆشەویست ئەم دەنگانە هەرگیز دووبارە بوونەوەی نییە هەرگیز زۆر شتان بۆ ئێمە یعنی کورد تەقریبا ڕێز لەم هونەرانە کاکە ئێوە ئەو کەسانی کە عاشقی هونەرن ئەمانە بەسەر بکەنەوە ینی بەڕاستی وەڵڵی من وەکو هەندێک کەس کە پاشایانە شەونشینەکان ڕێگەخا ئەو دانیشتن و کە پێڵەن گەعدە وەڵات تام دەنگانە بێ گوناح جۆر هیچ شتێ بوو ینی بەڕاستی بەبێ بادە مەستەبی بەبێ بادە هەر بەبێ هیچی ناوێت شاخاماتێکە دەستڵاو کاوی دزا چاوە ماجەکەم ئالام فەخرەدین زۆر زۆر سپاس دەکەم کاکانیان سڵاوتان لێ بەدەستان خۆش بێ زۆر سپاس کاک شاخەوەتیان مامەد بەجیان چیوانێ گەشتێکمان پێ بکەی بۆ دنیا ئەلەمێوە حەزەکەم ئەم گۆرانیە تازەتان پێشکەشکەم هەرواوە زۆر باشە کاکە دڵشاد ئارام عازبی کاکە دڵشاد دیارە ئاوازێکی تازەی هەیە هەرچەنە من هەموو جارێک ئەوەنە حەزم لە شتە ڕەسەنە کۆنەکانە دایمە پێڵم بە زانی مامە سەڵاح ڕۆحی شار پێ بەڵام باجۆشمە لە ئاوازە تازەکەی بێش ئەحمەد داودەشمان بیر نەچێ ئەو ئەحمەد ماشەڵڵا لێبێ ئەحمەد داودا ئەحمەد داودی
دڵشادیان جارە دیارەکی بە نرخی پێ بوو بۆمان ئاوازێکی تازە بوو خۆشەویستانم سوپاس بۆ و هەموو پشگیرێتان بۆ مامە دڵشاد هەمووتان شێریکەن لای خۆتانە بۆی زۆرتری بینەریە بێ مامە دڵشاد هی ئەوەی دڵشادی سەڵاداودە کە هەمومان ڕێزی لێ بگرین لە خۆی لە خانەوادەکەیان یەک دێک ئەو نەی ئەحمەد داودەش هەرە پارچە تەختەیە کە بەدەستی وتی باوەڕم پێ بکەن بە پارە بای 10,000 دیناری ئەم پارەیە بۆ بەڵام سێری بکەن بەدەستی ئەو بای 1 ملیۆن دۆلارە ئەوەی خەڵکەمێڵەوە نێوی لە جوێ بوو بەڵام بەدەستی خۆیەوە داهێنانی تیاکە وە کۆیە کەمانچە ئەزەکە دەوڵامی پێ فۆرگەم ڕایدیش بەیەکەوە بە دوو قۆڵی چێشی شعری خۆشەویست بەرز و بەڕێز کات مامۆستای خۆشەویست ئەحمەد محەممەد ئەحمەد محەممەدی شاعری خۆشەویست هاوڕێمان دوێنێ وڵای کریمان دوێنە بینی زۆر خۆشەویستە من چاوی ماچە بەم خۆشەویستە زۆربەی ئاواز تازەی زۆرم لە شعرەکان ئەو وڵا کاک ئەحمەد هەر زۆربەی هونەرمەندەکان شعریان کردووە بە گۆڕی هەر لە مامۆستاکەری پیاوانە سەرکەوتوو بێ یا ڕەبی شتێکی دووقۆڵیە لەنی ڕەحمەتی بێتەوە چێکە ڕای گیان لەگەڵ بابا ئەڵێتی هەوڵە بەر خۆشەویست جاری تریش بۆ توی جاری تر نایەکمان کردو بێتە ئەم جێ ئەمە جێ فەن و هونەر و مەقام و بەڵام من حەز بەکە جارێک هەمووتان بێتەوە دوێنێ گرتێکی ڤیدیۆین بینی ڕاید و محەممەد و دڵشاد و عەباس بێکەوە میان بێکەوە زۆر پێم خۆش ئایە بۆ ڕای دڵشادی جێنە لەگەڵ دڵشادی شاو من هەرەڵێم بەردەوامە ئەمە خانەوادەی شۆگەری هەموویان جوهري يا جوهري
ئەرەکان بێزارم ئەیاوار ڕاستمێ ومەردم ئەرەکانە غەریبی شاریان کاریە پێم کردن
دەمە خۆشەویستان ئەمڕۆ ئێستا کەم بەنامەکەن ساردترین ڕۆژی ساڵ بۆ دەستێمانی باوەڕتان نەبێت هیچ ڕۆژێ بەقەدەم ڕۆ سارد نەبوو هەموو عالمیش بەتایەتی هەموو عالمیش نەخۆشە هەم باشە مامەڵ ڕۆژیان نتوانێ ئەوشم بۆ شایەت ئەوە دوو جار سوتفەی کرد ئەلەم جێگایە بەنەخۆشیە شایەتە دوو جارەمە کوڕگم هەر کێشەم نییە لەگەڵیشیە بەڵگەکان چییە؟ ئەمە کاکسێنی عەلی قارکەرەم خۆی مەقامبێژ و مەقامزانی یەک دنیا سڵاو ڕزین کەناڵی کەلەپور یەک دنیا سڵاو ڕزێن کاک ڕەحمانی حاجی ڕەحیم جێژەنی لە بەرلینەوە لە ئەڵمانیا یەک دنیا سڵاو ڕزین ئەوە کەناڵی کەلەپور ئەوە ڕەحمانی حاجی ڕەحیم سەرکەوتی مام عەلی کاکسێن دنیایەک خۆشەویستی نردووە يعني أمانة هموي جزاك محمد أو حبيبي هموي أمانة يقدر يا خوش بستياس بشرنا الله براسي كذا شاد دقني كي دولة بني لبرجة شيء جارية بداخل وأنا والله خوش يسامر فيني بفوسك مسكين والنبزاني دشارة فوالله يجونا نسيمه هو نرمن دق لا أستي خوارج هاي شوية وار نفس الدمية كورس بحساب الله يشتري عنه زين تقولش مردو باريس بس يساج هربين صلاة داودة لبيناي هنر لسر شانو جاني بخت كربو هنر جاني بخت كربو ملتكي بلا من وكاني هلشتا هل سر رجكي هو خدمتي هنر كان لكركوكا اگر اما بما نبي سلماني كركوك كردستاني بس شي ابوها مشارة ناكري وباينما هسا باي هو اگر بكلتورة كمان بي او علي مردانا او حسين عليا او صلاة داوديو او همون نوي داودية كان هرم يعني كان صالة لو او اشكر خيات الروح الشاد بيه أمانة هر همين چند سال خباتك كان لبناء كلتورة بيقدر قادر كاكا تور دني خوش براني يقول بخبار من قدني خوش بس من أوازانا رمجا بدار أواز دانيم رهيل أحمد مجيد الله بخوا عيبيني ليش صار بمامد رجال ما في خوش من دائما حزك أنا خدمات كن جملة تاروخ ايوه نعم خوش باش من كان خوش دائما لأن بيعوقا بكن زمانه بكن اعتراف قليل ولا بابا خرج ما دام والله جاد بجاد خوش بس من ضمنهم هم تقدرتان خوش وايد يخشى من وقتنا خوش بما حزة كم خصمت والله حزم والله حزم الجمل لو احنا بنقول ما وقت جينا لقطار وخاطر نازانم شو من شبكي كايا
فلك نديم ما بمرم وين خالد وين بلاي من فشتن كاك جزاجان اي جماعة بلاي لاي بيان اي جادوری یاران باب برم فیرارم کردن عزیزان یار نزانم ای کره کردینیان دگ نزانم ای کره کردینیان کریف شیطانان جاول یزم ندل بابم دل چی پشیمان لك يا رب من بمرم جماعتي وبنيان كان جزاء كما يجبن اي واستوى لو انا تسهيلك يا Take it,
خۆش بێ دەست خۆش بێ ڕای گیان دەست خۆش بێ دەست شادیان دەست خۆش بێ لە دانیمارکە و پێمە خۆرەوە کاکسیوری جەمال عەزیز کە چەند هونەردۆستە بەخۆیاک نییە کۆمنتی نووسی بوو لە دانێکیانە ئەڵێ ئەزار سڵاو لە ماوە جەزا و بۆم بەرنامە وەڵڵی بەڕاستی من لە خیاڵشمان نەبوو بەرنامە بەس دڵسۆزی دڵشادی سەڵات داودە و ئەحمەد داودە و ڕایل و کوڕانی داودەی هەمویان کە دایما کەێنە ئێرە ئێمە بەسەرەکەنەوە هەموو کاتێک دەسوودیاریشیان پێ چۆن سەڵات داودەی ڕەحمەتی ئەڵێ سێمانی خۆشە دەستکردن دیارە زانی سێمانی چەند خۆشیان ویستۆ پێەوە حسێن هەلەل ئەسڵاو لە جەگرەوەی سەڵات داودە هەر بژی کە حسێنی خایەتکەرەمی خۆشەویست ئەبوو عەلیجان سڵاو بۆ کاک شاخوانمان تۆ کەی ئەفەرمووی بێ بۆ گەڕیان ماڵی خۆتە حەزەکەی سبەینە وەرە سەرەی ناوێ ئێرێرم درگا کراوەیە گەڕان کاک شاخەڵان واد محەممەد سڵاو لەو دەرگا سڵاو بۆ هەمووتان من داوای لێبوردنەکەم دڵشادیانە ماندوو کرد ئەحمەدیانە ماندوو کرد بۆی جەوەکە زۆر سادە تۆزێت و خۆی باسی کرد کەمێک پەتاش و کەمێکیش نەخۆشی ئازاد قەراغی هونەرمەندی زۆر بەناوبان لە هەولێرەوە سڵاو ڕێزی نردووە کاک کاروانی باڵەبان کە ئەتوانم بڵێم باشترین هونەرمەندی کوردە کە لە تیبی مۆسیقایی گەڕیان و دنیا سڵاو ڕێزی بۆ نردوێ چاوی ماچەکەم ڕەهێڵ ئەحمەد مەجید ئەڵێ حەقی خۆی کەستاوێکی گەرم بۆ کارزا زۆر سوپاسی دەکەم خۆشەویستانە میوارەیە لێرەیە کۆتای بین لەبەر بۆی دڵشاد لەوە زیاتر ماندوو نەکەم وەکو پێم وتن بێ جیاز بێ میکرۆفۆن بێ هەموو شتێ یاخوا ئەوەدان بێ یاخوا خانەوادەی سەڵات داودە هەر بمێنن بە تەندروستی باشەوە ڕۆحی سەڵات داودە شاد بێت هەمیشە بە نەمری بێت